يا اشتغل هي قبشتك بلا قوري او قرئها زۆر ماشي نازانم چی والله قادو بزاني جێستری لەوەی دەردەچی وا تو کوڕی نەزانی ئەمە چ دەزانی ئایا کەس نازانی ئەوە پێیا بوو باش بۆ خڕبووینەوە کوڕەکەم کچەکەم ئەم بۆ شەروەها ئەو شەوە داوەتێکی گەورەمان هەیە پێیان بڵێن ئەوانەی جێسچی لێ دەدەن بە قەیمی جێسچی لەمان فروو کەپسی نەدەن ها چونکە تووکەکەی هەردەدەن ئەمە ناتان هەموو ساڵە کەپس و مافرووی بکڕم زندیە لە حاڵی خۆی زۆر هەروە ئەوانەی شەربەتی دەکردنەوە مەمسەڵەکی گەورە دەبیدانی ڕەشەکە یەک تاچی ئاوی تێدەکەین یەک بڵاک ڕەنجی کچۆکە تێدەکەینەوی بڵاکە کشەکەن یەک دەدەی بەکاوە خۆ دەبتە شەربەتی هەنار وێ شەکریشی نابیش زۆر بی عالەم تووشی سوکەری دەبی طبعا پێشتا بڵێم شەربەتیش بە زۆری نەدەنە میێوانەکان ها والله یەک بەرداخ بشتێ قەتەعڕاتە بدەکەن خوشسەنەتوو باشە قوربان ئەدی جلوبەرێ جلوبەرگتان چاویتی قربان ئیمەنانە ئەدی ئەوانی خزمەت دەکەن قوربان هەیە پیس بۆ ڕوونی لێرێ هەیە لە پشتەوە ئەرزڕایە پینەچی قەیم کە بەجوولەی تەواو لە پینەی دەرچووە قوربان کەچی پینە نییە بێدەک بە باز دەتەوێت پارەی بەم سەر بکەیت ئەگەر سجیا بە ڕوون بوو دەستەشی لێدانێ ئەگەر پشتەوەش شەڵوارەکە دڕابوو دەستەشی لەسەردا دەنێ دەبتەی احترامی ژاوە لە پێش میێوانەکان ئەو هادێ ئەو هادێ آخر زمانە کەس قەشبەری مەبان خۆی دەکات بەسمێ دەکەن ها وەرە کوڕمە من لە تووڕە بوومە با پێتان بڵێم میێوانەکان کە هاتن موچمۆڕە پێشیاندا ننیشن ها ڕوویان بدەنێ پێ بکەنەوە ئەگەر گوڵاشتان دیدە ئەوە بەپێکردین باشە ئاگای دەبی منداڵ و تاڵ باڵەکەمان پیس نەکەن جامخانەکە بشێنن یان بە لوعات بشێتن ئاو بێتە ژۆرێ یاڵە بڕۆ شێشی ماڵۆ دەکات شیو ئەمنم وەرە قوربان ها ئەگەر دەتەوێت شیوەکی باش میێوانەکان لۆ ئەوەی لێمان ڕاستی بڵێن برێ شیوەکی پوختەیە بوو میێوانداریکی پوختە بوو پێویستیمان بە پارەکی باشەیە قۆزەڵ قۆت دەوێت چێ دەکەوێت لەمە باسی پارە دەکات نابی بێ پارە بی قوربان بێ پارە کوو دەبی دەبی تاقەوە بێ پارە ئەدی شتت داوێت مقبلاتت دەوێت مقبلات ومن بعد بينهم حتى مركزين مقبلات سياسة قوربان ئەوە تەر شێوازی کوێ لە باتی سەڵاتی بکات يوسف المسؤول دعوتك مقبلات بيني قوربان ناجێسەری دەوێت زەربیانمانی زۆر کەرەمیزبی برو بتما تروح بفلاسك كمان ئەدی مەرەکە مرقت شيء اما يا جماعه ناقوربان درێژ باینجان بامیا کوتی فاسوولەکە بس برو يا قوربان قەیمی لەکەوە زەوانە بینە ئەدی تکەمان دەوێت مەحلەکمان دەوێت کەبابمان دەوێت گۆشتمان دەوێت باڵمان دەوێت لە شتێک دێنە سەڵ بدەنێت برو ماسیشمان دەوێت برو بتما يوم بفلاسك كمان قوربان قوربان ڕاوەسێ بە تەماوەی بی قوربان لە بنت دەوێ قوربان ئەو هەموو چەوری کەباب و تککە و نازان باو و ماسی و قوربان ئەو نەوەعە خواردیانە لە بۆ سەحەتی میوانە خۆشەویستەکانمان خراپە هەستا قوربان دەزانی چیە خواردنی سادە و ساکە وەکو چی هەیە مەسرە قوربان وەکو تەماتە خيار تور قربان صليب قربان مقوانا زول سعدي بس شيء باشا بمزرعة الشعب أتو لموت أخوان مالوكا بس تساو قربان أو قربان دزاني تيا حجيمك هي حجيم قربان قصة زوز وجواني يدري خواردن لوجيانا نجيانو خواردن تو عينا وشوي لا باش مركب ولا سر خمر هستا كميان وعدي تارانا وعدي تارانا زانا تنعقلا او قصي زولمي ما حقبت سارتي وشي قورا لبيش دايره كان بدي لبيش محافظ لبيش حمو دايره كان جيالو خواردن له جميع قربان بس تساو سد بوي او يدك بس قربان دزاني سيا خواردن لوجيانا نجيان لو خواردن فرق سيا سكت حسن حسن كذا نفس بيها قربان
بريالة شي بدأ دعوتك شي أنا كم تعادي له. أصلا تفشي ما نرد لك هذا. بس تساو. ما ترى شو ولا ليه؟ بلى. بري باينزان وتماتو كل ذاك. بس تساو. يكتنا كروني بايع كذا كذا. أولي بالسعيد أخوان هسنا كنا يا تخوان إيرك كثير. أواتي لك وبما وانا كان صوت يقولوا لكل ما تقول. قربان بس تساو. صدقوا أولك. بس قربان أو برادرا خوش يسوي. يا رزور زينك بس أنا ما زانيا. هو هريز نازلي بس ما أدري. نانا قوربان مراقبەکەت زۆر زیرەکە دەزانی کوپان دەکاتەوە لە بۆ دەستی خۆش بپان دەکاتەوە با نەکاتەوە ئەوە ڕێک و پێک دەبیەوە ئەوەیە قوربان با پێک بدەم قوربان دەوەرە وەرە منش قسەکە پێتە با ئەمەش ڕێکپان پێ دەکاسەت ڕاوەستە با ئەمەش ڕێکپان بکەینەوە قوربان دەزانی چییە؟ وەڵڵاهی زەکە پێدەستێ وەڵڵاهی قوربان بۆ خودای زەکە پێدەستێ وەڵڵاهی بەمن لۆ آخر قوربان خەڵکی قسەت پێ دەێن واز دەکەم قسە بە من دەرێن وەڵڵاهی چ دەرێ پێم بڵێ قوربان دەزانی چ پێ دەرێن دەرێن کابراایکی ڕەزیلە قرچۆکە پیسکەیە قوربان ئەو قسانە دەکەن چی دەکەت چی دەکەت قسەم بکە دەی قوربان سۆچی نییە عازنا پێ نا وەڵڵا بەینمە چی عەزبوون هەیە قسەی بکە دەی قوربان ئالاساس دەرێن جەنابەت نییە تەقویمەکی تازە دانا تەقویمەکی تازە لەو تەقویمە بێ چت کردیا دەزانی چت کردیا ڕەمەزانت کردیتە چار بە ئۆی ئەمە ڕەزیل و قرچۆکەم ئەمە ڕەمەزای دەکەمە چارمان ئەمە ڕەزیلم باش ڕەزیل بەچ پێ دەکەی کوریا وڵای بەئیس دەزانیت چییە؟ ئەمن زۆر زگم بە دوو دەستێ دەزانی برادرە خۆشەویستەکەم زگت بە من نەسوودێ پێش مەکەنە ئەگەر دەزانی پێ بکەنیا من دەزانم کوبە پێکەین هێواش لەسەر خۆ لەسەر خۆ دەزانین لەگە چییە قسەی دەکەی دەزانم قابلە چیات و مراقیبەکەی دە پازدە ڕۆژاتی ئەمنەوە حەوتە ساڵە عەزابم لە بابا ئەرەوە وەرە وەرە باشە پێم برێ ئەتو سەری سیری قونچی پیازی باشە ئەتو چی ها ئەتو چی نا بابا من ناوقەتی کەوەریمە دەدەستی لابا با دارەکەم بەدەستکەیم جارەکە وام قەڵکی دەکڕم وەرە چییە؟ لە دارش دەگەڕێ لە بۆ چتا لۆوەی هەموو خەڵشن زارەکە قسان نەکەی تێگەشتی ها ئەو نەوع ئەگاتانە لەگە من نەکەوێت ڕدەی دارەکە لە چێ دارەکە هەلو خۆم بچمەچە لەیلوکی خۆشترە ئەم خەڵکتای بابا وصلت كاك حميد لويا چییە؟ كاك حميد ملوي سكت ستو حمید هەیە حمیدە طب انت كدي بەس حمید دەوێت هذا بدي ولا قلب الروح كاك حميد ولا هو شكريات هذا قال لك تبي الناظر علاج به ولا هو درب دبر بخلي تصابتك شكري بوك دارس دون بودي تنفوشني يلو نازم بخش نخمتينا زكاك حميد بزوها خراب دينا اتوفكتها لك الاوكريا ولا خرازتك اللي قلت له قصتك الزور راستا والله نسيبكم شكري بو خواتم ومجيرو ديبوا نازم كل شيء خص قبل زاني شيء خلصت قلبي او زماني بمشي سنتين كده ايش شكري امراه من دم حبيبي لو إلى سيستقطبي بس أنا تسمعنا كده مني تقولي وزميل وشميل وخد حيني دي والله يشكرش هات حميد هات خد دورة كيف حميد زانا ما نزل ما سرنيدك يا سرنيدك الله عين المانجا كتسر قلاتي بانكتو كاك حميدو بماذا بتخضع
زێر زێر الله شكري وفاكي سناشرينا كاك حميد دلت شكري وبيا ناس دارت يلم بالدوا جبريل قلتي ملكة زمالة طبعا دعبايك انت كنت شو اسمه زول ممنوتم زول قلتي بلبلي كلامي ها قلتي بلبلة لسه كوشي راوستاي شكري من عتاتي زير راوستي ما شكيتي بتكم وشي كاك حميد أوكل كما قول أصحاب خلق مبا لو زوانا شريلو دينو سربي لكم أم لو تدريني لو كلامي لك حتى سبعين ليش انت تعمل كاك خير هو أفرم كم باسكت يقول لي يا أول شيء أبو خويتي الكورة بمفتاح وكاك حميد يكون شكري مع قربان الدبر شكري مع قربان الدبر شكري تمشي وتكلم هذا زي ما انا قربان هنا بكره ولا نتركع شكري مع قربان الدبر شكري جنبتي حالي كذا كاك حميد كا دورة كاكا ما تغسل الموضوع بكين دورة دي كاك حميد أمن زير يا زلمة ورا كاكا ورا كاك ما باشا تفتكري ها؟ أولك شكرتي السرداني كنت داو سلام كينا هاتي وين الناس سرداني تي أولو سماواني تدي تاسو تيري بدي وبابا بس أنا بدأت بيتش لذا دزاني جو تندبو مثلا عرفتي من زيادة دنيا هيك كان ما بزاريتو اشتغلنا بيني أنا بيتي إنسان تيار مشاكل دور كوكورم يزعاتي مكة كاك حميدنا سكاني بدوان زير يا زلمة دورة داني الشليقة عوضعك بيا خوصة دليقة بابا لا تزيادة تقول لك قصيلة قبل لو لا تاتي مغسلك دي انا مسوي لك بيوني دور كوالي دور داني شنو خدم صندك هذا قصر داش سيا كابيا بابا هيك دقة هيك دقة واصل يا بنا امس والله نيها واصل يا بنا بابا وميوانا عيبة من نارديت من دق ميوم على بالك الشيء نماني لو سوان بحياتكم يوم دي تكرم ميوتيا أوسي هيك بنا شوفي كم نبي توضع غراف وانت كوشا يتوا غراف وانت كوشا يتوا بنا ورشوكري بابا وشيشات تتعرف بلونا مسلم دبيت بابا يستطيع دمت الموت ياري باب ملوك شوفي بنا ورشوكري كم نبي توضع غراف وانت كوشا حميد ساوى كم صبر تبي صبر استوى دقي بابا استوى انت عقل نايم هنا زيريزة كم نبي توضع دينتو دراوس قال يا دقوي كم قوت يك اكسر وقرا ما خاطرك كنت يسمى لكن ما تشوفك دابا انا بيتي قابله دست تخرج ببراستي وانا زوج باسكو ديالي زرق ميفري زيريزة كاك حميد ساوى كم انا تديتو ولا واحد السلام ولا شكري انت تو هذا الشيء ولا كل مسجد يا وقتها كل خوتو بيا وقت شو ولا كذا ولا فوتون يا وقتها فارينا فارا دور كم شوف يا هذا ما وصح كيف وجهه كم هذا فرنسا بس زاري ايش تاك كده واخر بس كريمه شو حتى اليوم ما تسرقوا معايا اوتشي أو خشكما خوش بشكا بخير يستمتع براسي كافر بس يوضع عني كذي زوز وشر مزايا الدزان خاتم اما زور باست عندك والله يا دزانم اقبا من تابقود بقى حتى نستاوها نبو وزما تزواني أنتو تتسيلو يكش كرازي دكي أوزان تدزاني العاشقات زياتر دريم شكري استا مزالي تداني الشكم لوكي لا والله مجالنيها تكليفي دوي كاكاوا التكليف تسندا أم لبابم زياتر الددمي بابا تقلت شدا نوبتي كريتي بخواي من نغدا آخر والله دزاينتيا إذا بفكرة اللي بكموا إذا فكرة اللي بكوا أو لا إملا إيه دزاينتيا دبي أول زا بابا دري لسوكسينا ميني أو ميما كو بريمتسي بريتسي آه دريم بيوسنا كيا بارتشي زوري هيا إيه حزشي لميرديا
ئەو جەدەرێ کاک حەمید ئەگەر بمخوازی پارەکە هەموو لۆتو ئەجەگە و هاوی بابت پارەشی دەبی ژنیشی دەبی گوڵنازی ناوێ وەڵا بابم پارەیە بیتن ژنیار ناوێ ئەو جەبرێ چه ئەفەندی مەوزوعەت چکەمە پێشم کەوە لۆداچی گوڵنازی ئەمە حەقم نییە دەبی بە خۆتان ڕازی بکەن ناشکر جاوە بێ دەستی من بێ قسووری ناکەم وەڵا نەزانم بگەرێکی پێ خۆسۆ قوربانت دەبی شکری هیچ بکەین وڵی کاک حەمید حەیان مەبە ولا وازة دستيران بينا ولا لێ بەقسام بکەین وازي بينا کاکم دەڕاوەستێ وازي بينا دستيران صالوني أما وەڵا چی دەیان بە أما بخون يا أما بصالوني لا لا بخون يا أما بصالوني لو والله وضعتي عندكية بابو كردي بن الصالون دورن بيبا دورن شكري ولا بخون بيبا ولا نايبة مدايبة خد أتوني له عيبة لو عمري بس بصالوني أما هدي ليش شري لسه صالوني دكاي دبرو بيبا زين نبينا فاري صالوني دبرو بخر بخر خو قرداري نخوال دبرو درد الله جانب حميد أبا سيباري لك وين بابا الصالوني يلا بابا يا صالوني أكرم راسمو لك الشيرانة جوانا بەڕاستی دێ بابا أنا والله براسك سانتا وەڵا هیچ جوان نییە بابا نعم زۆر ناشرین نعم ناسە ناوی بابا شیرن نییە نعم وەڵا بابش تشکێ هەیە سيا دەزانی چیا ئەم دەبی هەموو شتێک لێ بێت دوانەرێک کوڕەکەم دەیزانی پێی نەبوو لا لا قسمك يا زيادية بابا ئەوە زۆر خۆرە أو خلاف ناني زور دخوا ئەرێ وەڵا سبەینا سەرپێ نەبینا أو لو من دلاني أو زحمته بس بقرانا ولا نیورانان هێک لەگەڵ برنجی دەوێت أي قرد بسرية شوێ سعات یازە دەبی دو نەفەر کەباب دەبی فرستته ئەرێ وەڵا لا بابا هو مصري بقرانا مصري بقبيلة من نامر لا والله هذه فكر كله وكرم ايش ما قناعات بالو تبيا من نامر لۆ من قالوا خذ نامر لو سمحت نا بابا من نامەوێت واصلهم كردي نا وەڵا مەمنون واصلهم كردي فاركان ده أخرم عيب الشمس أنا على مدى مەمنون بابا گەیشت إلا نبي لو تبي نامەوێ مەمنون إلا نبي لو تبي وەڵا گەلە بە خاتی تو قەیناکە ريم بين بعد قال أنا كرم من بابا شيء وانت سالم نيما ما دام ناتي مشكلة يا بخون ده هنا لۆ بابا قشمەری بەم دەکەی لا والله بيدرا على بيرم لو خون ده نەزانی چێ بابا هەندە شتێ دەبی بیزانی سيا ئەو کچە لەو ڕۆژە ماریانەکەەوە گەڕەکەی ئەمنی خۆش دەوێ مژم خۆش دەوێت هاي تيو ماليان چی بە ماریان زاد خوات زان خواردیان هدي بي بسي بە پسیشم خوارد بحسي ماري تنكر باسی مارەیمان کرد بەزدامی مهمتر نازان کوریتومە واسمع كل بيحترم واصل السيارة بينا ها واصل هنا. تكشم بنكشم. واصل بينا واصل هنا. واصل بينا قلت كشم. دارت كم لا ماليا دارت كم قربان واصل بينا السيارة أتوتشي بلا وزن بسبيل لبرو التسيران بتباب تخش لو خذ إخواس واصل لنا وروح قناعتي بالله ها پێم بڵێ ئەوە بابت ئەمی کردەوە چیلی خۆی مەسەلە چییە؟ ئەتوو وەچیلی بابمی باش وەرە بە هەموو شتێک پێ بڵێم دیێڵ ئەمن کچەکێ تازە هاتە گەڕەکەکەمان وەیە ئەمنەوەم خۆش دەوێ ژەمنی خۆش ئێوەیە لە عمری خۆمە ئێوەیە ئەوە بەتەمایە شکری هاتێ دەرێندەك پارەم دەلۆت دەینم ئێ. ئەوەش هەر خەڵەتە دەوێت ئێوە. شکری لۆم بینە عیبەیان نا وەڵی ئێدە بڕۆ بێ لە ڕدێنی تو ناوەشێت و دەبڕۆ پێ بێ هیچ خەمە نەبێت. بڕۆ سيقعد سيقعد دم زين كل من عقلا ودم بحسبها بخوي دكا دم زين كل بيبي بس واسطة بي واحد بياو عندي على اللي بكل خوي فرادو بياو مش توا دخلي واحد بياو بيباس كده شو كل بيا باس كده كلا باكي كده وەیە باشە ها چیگۆ قوربان وەتی مادەم کوڕی خۆمە ئێ ئەو حەزیلێکی یەک دریان خۆش دەوێ ئێ ڕەبی پیرۆزی بیتە بابم دەزانم بابی منم نی خۆش دەوێت بەس خۆشی هەموو دەوێت. خەتای شکریە دەزانی بڕۆ چ پێ بێ برێ ئەو ڕادەکشێتن با بەسە قشتی بکەویتن بابێ بەڕە. هەرچی دەوێت لۆی دەکەم ورە بڕۆ بڕۆ پێ برێ برێ هەموو قسەکە بەجێ دەکا سيقعد سيقعد
گۆتی پشتی من و داریوی ئامن بابم هەرچ برێ ئامن لە حەمدی بابم ڕاوەستاینەوە و هەرچی بێ بەجێ دەکەم و بە عەمل کات وەڵەکەی من عاقڵە بە قسەیمانی خۆی دەکات ئەتوش مادی بووی حەقی هەرێکی بشۆکەتی دیەمە بەس نازم بۆ نایە بە زەحمەت ئێوە وا بە زەحمەت هەیە پێشم زۆرە پڕە پڕ ڕۆڵێت هەدا خولی مەمەکە کوڕەکەم کوڕەکەم دەمزانی کوڕی من عاقڵە بە قسەیمانی خۆی دەکات ئەمن دەمزانی بابم من خۆش دێ ئەو ژنەی دەداتەوە گورە واز دەدە چیلارم بیدا وازی لە بیدە دەرک دەکەم لەمانێ ها تاسنت گەلۆچی گورە چی ئەو قسەی کردیە ئەتوت گۆ گورە دەرێ ناڕۆ گورە دەرێ ناڕۆ بە خۆت دەچمە دەرێ دەبڕۆ دەری بابی ئەوات هەبیت دەبێ احترامی شبی نازانم چی پێ بکەم چ بکەم خوارە گەیشت هیچم نادێ کەپوت فندەکەی وەڵڵا پێت نیشان دەدەم وەرە قوربان ئەوە تا هینا قوربان ئەوە تا دەبینی ئەوە چیە چەتۆ چیەوە ئەوە ڕدێنی باوتەوە ناوە ئەو پارەکەی پێدایە ئاگام دەیبێت نەبینی باشە نەمڕۆتە گەمە خەزینەی ئاگات دەیبێت لە شێکاندری دەبڕۆ دەی ئاگات دەبی بڕۆ ڕۆیشت سالغ كذا بيك دقي برديان كل عساير فواليس والله سبحانه وتعالى زعما نقوم هنا شوري اي هاور ما قالوا باش او هاتو هاوار النتيا فارم تزرع مالك قالوا والله ثاني اما كم زار بدوزو زاد عندك والله وامشي نستين هذيك بارك يبان والله سرقوا بدي فانزام اليوم باشا بس فارغ لا والله زيرو مزوراته لولو حتى تمر اشتغلوا واتو زيتي زور قوري كل زور قوري او زيا ور ما ركاولو مشكلتي شكملتوا لا خوما لو عالم بارك الله ترسنا بارك الله اي اواد بارك الله قربان دبي نسمع جوابس أظني سيزار لنا أيوة داني شيء قربان مريش كذا ما ركاولو بس مريش كذا قربان مريش كذا والله أوش بيوانا او هاتي لبزات زكملو بينوا جاب جرين كسبت زقسان نكلا بنجي يكتري باشا قربان أنا الجوش تكشف يفهم بدري يفهم الصابة كم ولاية كم لكن يقول تجيب اتو بارك تسبدوا نسيت قربان لا بارك يا قربان يا قربان ما تسلم لك قربان ما تسلم كل بيدن بتوش نازع يدن بس التربيه ممنوعه على ما له ممنوعه بيدن نقول ده ايه ناو تبو ناهم هواية شاتو كاك شاتو تأكيد ما أتو بياو شي باشو بريزي أني والله أجلو من باز بكا أو تزي بكرة والله قربان والله يا قبلي قربان يا قبلي أبلو تزي قربان أبلو والله أبلو تزي لسفو تو تيجشتم پێم نەگوتی ئەتو دزی دەرێم باز بکە کو ئەو دزیە کرا دەزانم ئەتوش پیاوەکی باشی ئەگەر قسەی نەکەی بڕوا پێخراترا دوایش هیچ شتێک لە بندەستیمە بزر نابی ها پاداشتێکی زۆر باشت دەکەم هیچ هەر دەیگرین چێت دەزای قوربان دەتانەوە بزان کێ پارەکەی بردیا قربان دەتەوێت بزان کێ پارەتی بس بيقول لقمه لقمه دكم
ئاسان 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 بۆ لێرە بەرێ قوربان فەرموو وەرە عینە دەچێ لەو ڕۆژە حەفلەی هەڵتە کاتێکی چییە وەرە پێم لێ ویشە خۆرت کوو کرد ها سێ زەمەنایی دەخۆی و هەڵدەستی و دەخۆی و دەخۆیەوە ئەو خیانەتەی لۆ لە من دەکەی ها قوربان مادەم وی لێ هات با لە بۆت ئاشکرا بکە ئاشکراکە دێن قوربانم پێشەچی داوای لێبوردن لە جەنابەت دەکەم لێبوردووسی باڵم کاوە وایەوە بدەوە قوربان ئەگەر هەست بە نیگەرانبوون دەکەی یان نیگەرانی بمبورە قوربان هاي گورە بدەوە شعرم لەوەرێ باڵم کاوە بوو قوربان ئەو کارە خۆشەویستی پێی کردم يعني معناه توش بۆچی من عشق پارێ نا قوربان ببورە ئەدی قوربان من چاو لە ماڵ موچی دنیا ئەمن الحەمدوللا ئەوەی هەمە بەسمە گورە مادە پارە لە چاودا ئەدی پارە من لەبێ ها لۆ چی دەکەی قوربان ئەوە ناوی لێ دەنەی دزی لا وەڵە ناوی لەگەڵ زەکات و سەرفترۆ پیاوەتی آخر قوربان ئەمە بڕیارمان لە بۆ یەکتری دابوو سوێنمان لە بۆ یەکتری خوارد بوو هەتا مردن پێکەوە گورە لۆ چوا بدەیە سوودی چی هەست گورە بڕە بێنە بڕۆ قوربان دە وەڵڵاهی باواز بە قوربان بزانی چیە تەنیا ئەگەر ئەو خوایە گەورە لێک بەکە مەگەر خوا بۆ خۆی بمان بەردەوە گورە بڕە پارەکەی منە بڕە دەی بڕە دەی قوربان جێبرە هەر شتێ برودا هەر کارە ساتێک بی قوربان ئەوە قەتای کچەکەت نییە باسی کچەکەم دەکەی لە پێشەوە قەتای نەدا لەسەر منی حساب گورە لۆ کچەکەت لەسەر منی حسابکە قوربان دەتکوشم باسی کچەکەم بێنە پێشەوە قوربان کچەکەت لە ماڵی خۆدانە پاک و بێگەردە قوربان ئەو خۆشەویستەی ما ئەو خۆشەویستەی ما ئەوەندان ڕێک و پێک و قوربان مەجای نیشتێکی نەدای گورە وز بە باسی کچم لەکەی دەتکوشم لە پێشەوە ها قوربان بە وەڵڵاهی بە هەزار حاڵی حتا رازیم کردیە و ئیمزام پێ بگیرە شوم پێ بکە ئەی هاوار بارەشی کردیە قوربان ئەوە لەوەکی داواکی پێ بۆ دەسیمانە کردیە کوروسە کچەکەمی ڕاوەستێ قوربان ڕاوەستێ سەر بەخۆ بڕیار مەدەد قوربان ئەگۆ جارێکجارە بچێ با گورە تو چێە تو تای تۆفیقی عەلی ئەحمەدی عارەب عوسمانی سێمەڕوو چار دەبستن پێغەمبەر هەمووی دەچن گورە پارەکەمی دەدەی بۆچی ئەم عوسمان تو قسەی نەکەی بۆچی وەکو بێت بۆی دەکەیت وا ڕاوەستێ قوربان منفعەتی وارە لێ مەدەد سەر بەخۆ قوربان ئەدی چێ مەوزوع خاکە بەقەدە دیکەنەوە کەچەوە نیە بارەکە قسەکەش بردیە کچە بریا بخرکا باش سەمەکەت خروج بخوارد نەبا مارا وەستا قوربان جار لێ دەکەم لێ دەپارێەوە قوربان بەو نەوعی تەعاملمان لەگە مەکە وس 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 اعدام كما بارسا بارسا كبشتا كما بارسا بارسا بابا دوزك وجدانك هبه يبرك وجدانك ئەو کابرایە ئەوەدە وجدانە نەڕەحمی كورا وس بدور ورا والله وس با شكرا مالك سبوا بارك الله بارك الله تزوج سكسر رويس وانا مستوى كوني بتشي بردي كنت اقول ابي او المخلة قويت معك نبيني بارك ايش بتزيد سؤال يا غدي لا بيج اغاز ترسمي حيوان سبوة حبيبي اغاز ترسم حيوان سبوة تقوى تسجيل انا كبيرتي بكره كبير بارك ايش بتزيد شيراني بكون يكون بكرك شي هذا شيراني اوته باش عتونا سەر بەخۆ قسە عەلە قوبەلەڕ دەکەی ها ئەوە سێ سەر بەخۆ دایکە بێ نازانی چ دەکەی ها لا جێت کاک ئەمە نامەیە بە زۆر لەگەر کەس هاوسەر بەڵام حازرم وەچی منداڵی خۆم لە باوشیان کە بکورە ماچیشیان بکەن لا والله من ما يعمدي سەدانسیە مادەم مەوزوعەکە ئەو های لە هات دەمەوێت خۆمدا ببناسێنم يستان تعرف كينوا بەێ دەزانم ئەم چێمە شيء ئەمن ئازادی کوڕی سەلیم بەجی کوڕی قادر بەجیمە اما صفر باش باري زينة کاکە ئەمن کو نایناسم ئەو کابرایە زۆر باش دەنا بەس لە کۆچڕەوەکەی لەگەر ماڵ و منداڵەکەی دابڕە ماڵ و منداڵەکەی چوونە ئێران قسەکەت زۆر ڕاستە چووینە ئێران و دەربەدەر بووین و ژیانێکی زۆر ناخۆشمان بردە سەر پاشانێش هاتمە ئێرە و لای کاک حەمید ئیشم کرد چاویشم بەو خانومانە کرد و شێک و شەیدای بوو دور كوارك سكب دور كوا بەڵام قەنەعەتم وا بوو ڕۆژێک لە ڕۆژان بەداکوبام شادە باش ئەتو ئەو هەموو خوشید و خاوەرت خیندەوە لۆ من ئەتو چ بەڵگەت هەیە کوڕی ئەو کابرایی بەرێ کا بەڵگەکی زۆر خۆشەویستم هەیە کە لەوانم لۆ بەجیمایە ئەوێ زۆر ڕاستە ئەو ساتەکەی منە یعنی ئەتو
منی؟ ڕاستە زۆر ڕاستە بۆ ساعتەکەیە دایکم هەموو جارە باسی مەسەرهاتەی بۆ کردم ئەتوو ئەو کەسەی دایکم هەموو شێوە فرمێسکی بۆ ئاڕشت و چاوەڕوانی بەڵێ بۆنەکەم ئەتوش ئازادی برامی ئازاد تو خوشکی وێی بەڵێ توش باوکمی بەڵێ من باوکتانم ڕۆڵەکەم من باوکتانم یعنی ئەتوو بابمانەی بەڵێ من باوکتانم ئەمڕۆژ پرکدانم دەنم بۆ دابڕاین هەندێک پارەم کرد خۆم لەیاندا هەندەران لەوێ ناوی خۆم گۆڕی فلان هندیە ئەبی تاما بەجار و دانەمەندەر ئەولادی خۆی دیتەوە باڵەکانی خۆم دیتەوە ئەوانەی لێدە باشە وەختی تفازەی ئەمە لە نەکەدەی لەکەم دەفرۆژە تو لە چێ بووی ئەوجارم پێم نەگوتی چوومە هەندەران چ دەکەم لەدەکەم با پێ بێ ماغی ئەسنەسەم مادەم ئەوە کوڕی تو دەرچوو پارەکەمی دزیە ئەتوو بابینی ئەتوو بدەوە یعنی ئەوە کوڕی من پارەی کرد پارەمی دزیە ئێستا پارەی خۆ دەوێتەوە ئێستا کێ؟ ئەمن؟ کێ بەتر بوو؟ چە تۆ سەواتکردی ها؟ ئەمە دەبینی ڕاوستە بە لەنێتی سەمەکی کوراتورێک بۆ ئازاد برانەوە کات سەمەکی لەنێ ڕاوستە دوورو باشە قوربان جەنابەت لەو قەناعەتەی دای ئەمن بدانم پارە بەتوو بدزم ئەمە نازانم مادەم بابەت قسەی گەورە دەکات قسەکی بەقەدەر تو بەچیە پارەکەی بداتەوە ڕاوستە بابە ڕاوستە ئاماچ پرستی گرۆ چوومە حەلاقی لەگەن جەماعەتی بێ بەڵگە خۆت نیشەوەش مەکە و کەسیش داوار مەکە باوە پارەکەی تو لای منە بەڵام یان پارەکەت دەوێ یان ئەو کچە یا پارەیان زێرە سەرد بەڵێ پارەم دەوێت یا پارەکە باشە پارەکەتە خێزانی ڕازی بوو چ ڕازی بە پارەکەتە دەمەوە ئەمە ڕازی نام حتا ئاغای ئەسنەسم هەموو حەفلە و دەگوڕەکسەکە نەبتە عایدنی یعنی هەموو حەفلەکەش هەموو هەرم عایدی تو هەموو حەفلەکە زۆر چاکە کەواتە ڕاوستە هیچ بڕیارێک نەبێت وەرە بەرێ بابە وەرە 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 بابە وەرە ئەم بۆ یەکیتان خۆش دەوێت پێک رازینە بەڵێ هەزار پیاڵە وەرە کوڕم ڕۆڵەکەم ئەتوش بەو دەعبایە رازی خۆشت دەوێت یاخوە پیرۆزبی کات ئەوانە هەموو پێک رازینە دەبێ ئەتوش رازیبی ئەمە ڕازی نام حتا کوتە شەوارە چملۆ دەکەن کوتە شێوارێک چی دۆ بکڕم دەرپێ خود بەس چملۆ لەمە مەلەوانی كتب شروارك لودك قلبي ياخذ بكت لودك بس راسي ببانس خبري خوش راوس تاكل راوس ورينا زيوش معايا هذه ها تفتيشيما لو بترسيات يا زمان اشتغل سامبل تدوس ساعات هاوارنا كي بوليس اساش حكومة بمدني اي هاوار زينك قندر يا هم قندر شكملتوا ناش كملتوا أدي الساكا حمود الزبدة من الكلام على الكوكب. بخو آخر كميزة قدر إلا ما لقى بيوضة تعطيك. كاتش ملازم قالك بخير بي بابا كامل صحك حسابك لكن أو خابر هي هم عايدين هم بخون ديما خدمة ثاني هم حسابك التصوير كفالتي لك من كفالتي أجدادي شي لكن بس أتبرو بخير سلامة أو يقولوا من ليه تصوري باشا قالك بخير بي أصلا سام أو بوليس يجبري الحمد لله أوجع الدجول بس اكتب الريال بدا راسي نابم راسي نابي قصيد كزيادتك بس صبرت انا بيه سويش بشوك ريش ما ادريش بارك الخضر يا تويستا برو بارەکە وەرەچەی خۆتی لبن دارك يا لەبن دارەکەیە لكن الشبرة زيخنك يا لەوێ کەس دەستکاری نەکردە دەبڕۆ ادي لا تسلمي جواناري تمام والله دورا وصاينا اماش بابتين دز بالشاي وهالقرشي بكين دابا بروين فرم كرا دبرت تبرا